گەنجی بتوانە لێرە ڕۆڵ ئەبینن خول ئەبینن و دواتر ڕۆڵیان ئەبێ لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا پرۆژەی هۆشیاریان ئەبێ ئەمە جگەلەوەی هەر لەم پرۆژەیە کۆمەڵێک چاپکراوە و کتێبی تایبەت بە بارودۆخی بە تایبەتی ئەو پەیامانە خود ئەو کتێب و بابەتانەی کە ڕوبەڕووی تونند و تیژی ئەبێتەوە پەیامی تایە بۆ کۆمەلگا پەیامێکی ئاشتەوایی و ئارامی کە بە هەمووان هەوڵ بین بە کوڕ و بە کچەوە بە گەنجەوە بە بەتەمەنەوە هەوڵ بین کە ئەم نەریتە نەرێنیە خراپە کە کوشتنی ژنانە کەم بکەینەوە. ئەمە کۆڕخراوی CDO دەستپێکی چالاکیەکانی 16 ڕۆژی بەرەنگاربوونی توندوتیژی دژ بە ژنان ئەمڕۆ 25 مانگە چالاکیەکەشمان ئەوەیە کە دەستمان پێ کردووە کە گروپی گەنجان ڕاهێنانی وەرگرتووە کە ژمارەیان 31 گەنجە لە ماوەی ئەم یەک مانگەیە ڕاهێنانی وەرگرتووە لەسەر چۆنێتی بەرەنگاربوونی توندوتیژی دژ بە ژنان و کوشتن بە بیانی و شەرەف ئەوش لەم ڕۆژەیە کە تەواو بە ڕاهێنانەکان ڕۆنامەیان پێبەخشرێ لەلایەن قوسوڵیەتی ئەڵمانیا ئەویش ئەم گەنجانەیە کە ئەم فترە خولیان وەرگرتووە لەسەر چۆنێتی بەرەنگاربوونەوە کە ئەمانیش گروپێکن پێویستە ڕاهێنان وەربگرن لەبەرەوەی کە تاکێکی ئەم کۆمەڵگان.